دەمانەوێت گرنگی بە مێژووی کوردستان بکەین. یەکێک لەو نمونانە قەڵای هەولێرە کە یەکێکە لە کۆنترین شارەکانی جیهان و بە تایبەتی قەڵای هەولێر کە کۆنترین شاری جیهانە 6,000 ساڵ پێشی زاین کە ژیانی تێدا بەردەوام بووە تاکو ئەمڕۆ. دەوروبەری قەڵاتیش چەندین شوێنی مێژووی تر هەفتانە مانگانە دەدۆزرێنەوە. کوردستان خۆی هەموو ساڵێک دەبینین کە شوێنی جیاوازی مێژووی تێدا دەدۆزرێنەوە. ئەوانە هەمووی دەکرێن ببن بە بەشێک لە پێشخستنی کەرتی گەشتوگوزاری، کەواتە گرنگیدان بە مێژووی ناوچەکەی خۆمان و ئاوادانکردنەوە و نوژانکردنەوەی ئەم شوێنە مێژوویانە ئەمانە هەموو یارمەتیدەر دەبن بۆ پێشخستنی کەرتی گەشتوگوزاری. لە لایەکی ترەوە پێشخستنی سیستەمی خزمەتگوزاری، چه خزمەتگوزاری پزیشکی بێت، چه خزمەتگوزاری ئەو گەشتیارانە بێت کە بۆ چێژ وەرگرتن لە سروشت و بەسەربردنی کاتەکانی خۆیان دێنە کوردستان، ئێمە گرنگی بەم بەشانەش بدەین و ئەوەی بتوانین ئەو کەسانەی دێنە هەرێمی کوردستان بە ڕۆیەکی خۆشەوە پێشوازیان لێ بکرێ و ئەو